حامد أبواني بريس. السلام عليكم ورحمة الله. أمرو لخدمة بريزان مامۆستا عەلی و برایانی هاوکاری مامۆستا عیرفان و هاوکارەکانی دەستەی باڵای کاری هاوبەش کۆبوونەوەی ئاسایی خۆی گرێدا و تاوتوێی زۆر لەو باسانەی کە ئەمڕۆ پێویستە بکرێ وەکو بژێوی و حاڵەتی سیاسی کوردستان و ضرورەتی چاکسازی و ضرورەتی کارکردن بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کوردستان و هەروەها ئەو ئەگەر و تەوەقعاتی کە هەیە پاش داعش و مەسەلەی عێراق و کوردستان و پاش داعش و ئەو ئەگەرەی کە لەبەردەمایە وەکو دەرفەت ئەگەر لی نەزانین وەکو تەحەدی کە ئەویش مەسەلەی سەربەخۆیی و پرسی کارکردنە بۆ سەربەخۆیی کوردستان و هەروەها مەسەلەی کاری هاوبەشی ئیسلامی کە چۆن ببێتە فاکتەرێکی ئیجابی و حاڵەتی ئیسلامی کوردستان بەشێکی زیندوی حاڵەتی سیاسی و کۆمەڵایەتی کوردستان بێ و پێکەوە بتوانین ئایندەیەکی باشتر و گەشتر بۆ دا و وێڕای بارودۆخی نێوخۆی هەرێمی کوردستان کە ئێمە لەگەڵ کۆمەڵی گرت و کێشەی گورچک بڕدا دەستەویە خەین بە تایبەت قەیرانی ئابووری و ئەو گەندەڵیەی کە هەیە و پشووی بە هەموو لایەک سوار کردووە و بارگرژەی سیاسی ئێمە هەڵوەستەمان لە بەردەم ئەو بارودۆخە ناهەمواری هەرێمی کوردستاندا کرد کە ئێمە وەکو تەوژمی ئیسلامی خۆمان بە بەرپرسیار دەزانین بەرامبەر بە خەڵک و وڵاتی خۆمان کە هاوکار و دەستبارگر بین بۆ خۆ دەرباسکردن لەم قەیرانانی کە تیان کەوتوین. ئێمە پێمان وایە کە گەلی کورد وەکو هەموو گەلانی دنیا ماپێکی ڕەوای خۆیەتی کە ماپی چارەنووسی خۆی بەدەست خۆی بێت، جا ئەوە چ لە هەرێمێکی فیدراالیدا خۆی ببینێتەوە، چ لە حاڵەتێکی کۆنفیدراالیداوە، چ لە دەوڵەتی سربەخۆشدا. بەڵام بێگومان ئەوە هەمووی پێویستی بە کارکردن دەکات لەسەر ئەرز. ئەو شتانە حەقیقەت تەنیا بە قسە و بە دروشم نایەنەدی. بۆیە ئێمە پێمان وایە پێویستە ئێمە وەکو خەڵکی هەرێمی کوردستان هەنگاوی جدی بنێن بۆ چاکسازی ڕیشەی هەم لە شێوەی ئیدارەکردنی هەرێمەکەماندا و هەم لە ڕووی نەهێشتنی بارگرژی سیاسی و چارەسەری گرفت و کێشەی بژیوی خەڵک و ئەو گەندەڵیە کە وەکو گوتم خێروبێری ئەم وڵاتی زۆر بەهەدەرداوە و پاشان پەیوەندی ئاساییکردنەوە لەگەڵ بەغدا و لەگەڵ وڵاتانی دراوسێ
و لەگەڵ هێزە نێودەوڵەتیەکان دەبێ هەموو ئەوە بەجددی بەکردەوە زمینەی بۆ خۆش بکرێ ئەگەرنا ئێمە وەکو خەڵکێکی ئیسلامی لەگەڵەوە داین کە گەلی کوردیش کاتی ئەوە هاتووە 40 ملیۆن بەلای کەمەوە 40 ملیۆن بەشەر لەسەر نەخشەی سیاسی بوونێکی ڕسمی نەبێ ئەوە زوڵمێکی گەورەی لێمان کراوە حەقی خۆمانە کە ئێمە ئەو مافەمان بۆ دەستەبەر بکرێ بەڵام بە تەکید دەبێ هەنگاوی جددی بۆ بنین دەبێت چاکسازی بکەین دەبێت دامەزراوەکانمان ئەوەی کە پەکمان خستون و کاریان بخەینەوە و دەبێت تەبعی سیاسی هەبێ ئەو بڕیارە بە هەموو لایەک دەدرێ ئەو بڕیارە نەهی حیزبێکە و نەهی کەسێکە و نەهی دەڤەرێکە بەڵکو هی هەموو خەڵکی کوردەکە لە هەرێمی کوردستان لە دەرو هەرێمی کوردستانیشدان و ئومێدمان وایە کە ئێمە وەکو تەوژمی ئیسلامی کوردستان وەکو لە ڕابردوودا بووین لە داهاتوشدا فاکتەر و هۆکارێکی کاریگەر بین بۆ جێڕانەوەی تەبایی نێوماڵی خەڵکی کوردستان و بۆ هاوکاریکردنی بڕیار بەدەستانی ئەم هەرێمە کە ئێمە بڕیار بەدەست نین بۆ هاوکاریکردنی بڕیار بەدەستانی ئەم هەرێمەکە چی دیکە ئێمە هەلەکان لە دەست نەدەین بە تایبەت کە شەڕی داعش کۆتایی پێدێ ئەو بەڵایە لە کۆڵ هەموو لایەک دەبێتەوە زمینەیەکی لەبارتر پێم وایە دەڕەخسێ کە ئێمە بتوانین سوود لەو دەرفەتە ببینین چی دیکە وەکو دەرفەتەکانی ڕابردوو لە دەستمان نەچێت. بسم الله الرحمن الرحيم. دەستخۆشی لە جەنابتان کە لە بەیانیەوە لێرە وەستاون و ئینتیزاریەکان خوای گەورە ئینشەڵڵا موفقتان کە دیارە وەکو مامۆسایان فەرمویان ئێمە 6 سەعاتە لە دانیشتن داین لە دانیشتنەکاشتی زۆر گرنگ باس کراوە باسی سربەخۆیی کوردستان باسی ئەوەی کە ئەو وەزعە ناهەموارەی کە لە کوردستانە هەیە ئەمڕۆ کە خەڵکی جیرۆدەی اقتصاد و گەندەڵی و کۆمەڵێشتی ناهەموار کە هەمومان لە ژێر فشاری ئەو وەزعین باس کراوە کە ئینشاءالله ئیسلامیەکان وەکو هێزێکی کاریگەر کە لە سەرانسەری کوردستانە وجود و بوونی خۆیان هەیە چۆن بتوانن لەم وەزعە بوونی خۆیان بسەلمێنن ئینشاءالله ئەوەی کە ئەمڕۆ الحەمدولله لەم دانیشتنا ڕەنگی دایەوە زیاتر تێگەیشتنی هەر سێ لایەنمان و هەر سێکمان کە الحەمدولله لەسەر ئەو بۆچوونانە لە جاران زۆر تێگەشتنی باشترمان هەیە لەگەڵ یەک بۆ ئەو کێشانەی کە هەیە لە کوردستان و بۆ وەزعی سیاسی هەرێم و ئینشاءالله ئەو لێک تێگەیشتنەیش تەئسیری باشی ئەبێ لەسەر ڕەوشی سیاسی هەرێم لە ئایندەدا. زۆر سپاس بە هەموو لای. یەک سوال ئینشاءالله لە داهاتووە مانگی داهاتوو بە ئومێدی خوا ئەو کۆنگرێ دیدارمان ناوناوە دیداری لایەن و کەسایەتی ئیسلامیەکان ئەنجام بدەن. ئێمە بۆ پرسی سەربەخۆی بەڵێ هاوهەڵوێستی پێمان وایە کە مافی چارەنووسی خۆ بەدەست خۆبوون حەقی ڕەوایی گەلی کوردە وەکو هەموو گەلانی دیکە بەڵام لە تەفاسیلدا و لە میکانیزم و شێوازی ئەوە بەتاکید هەر کەسە دیارە بۆ چۆن ئیجتیهادی خۆی هەیە بەنسبەت چارەسەری بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان دیارە پێشنیار زۆر کراون بەڕاستیەوەی کە گرنگە پێشنیارەکان بکرێن بە کردار وەربژیرێن و ئێمە لەو بارەشەوە بەڵێشمان زۆر تاوتوێ کرد و ڕەنگە لە داهاتوودا یەکێک لە ئەرکەکانی ئێمە ئەو ئەنجومەنە هاوبەشە ئەوە بێ کە ئێمە پرۆژەی دیکە پێشنیارکەین بۆ چارەسەری گرفت و کێشەکان بە تایبەت کێشەی ئابووری ژان و گوزەرانی خەڵک. یک حالا زدن در مورد کشانی که دیگر پیش شده هایی کردستان